دوای ئەوەی دوێنێ ئێمە ڕۆژی دووشەمە کۆبوونەوەیەکمان ساز کرد لە یەکێتی بەڵێندەران لەگەڵ بەڵێندەرانە لەسەر کێشەی ئەو کێشەی کە لە ساڵی 2014 تا ئێستا بەرۆکی بەڵێندەری گرتووە و خەرجنەکردنی پارە و خیتاب زەمان و تامینات. دوای کۆبوونەوەیەکی زۆر لێرەوە بەڕێکەوتین بۆ بانقی مرکزی سلێمانی. دوای کۆبوونەوەیەکی 3 ساعتی لەگەڵ بەڕێز کاک ماکوان بەڕێوەبەری بانقی هەرێم و بانقی مرکزی و شنۆخان بەڕێوەبەری بانقی هەرێم چەند مژدەیەکی دڵخۆشکەریان ناینێ کە لە ماوەیەکی زوودا بۆمان جێبەجێ بکەن. یەکێک لەوانە خەرجکردنی ئەو تەمینات و خیتاب زەمانانی لە 2014ەوە پرۆژەکان تەواو بووە و خەرج نەکراوە تا ئێستا. لیژنەیەکمان پێگەیناوە لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژدا کە هەر کۆمپانیایە بە بڕێک بە نیسبەتێک پارەکەی بۆ سەرکردی ئەو کۆمپانیانی کە سوودمەند نەبوون تا ئێستا و پارەیان وەرنەگرت. وەڵای ئەم قسەیە وابزانم ئەمە زۆر جار ئەم شتەمان کردوێتەوە مەسەلەی ئیفلاسبوونی بەڵێندەران، یعنی ئیفلاس بوون و تااقەتی ئیشوکاریشان نەماوە. ئێستا لە 1200 بەڵێندەر لەوانەیە 100 بەڵێندەر ئیش بکات لە سلێمانیدا. بەڵێنی ئەوەمان پێدرا کە بەڕێژە خیتاب زەمان و تەمیناتەکانی پرۆژەی 2014 کە کتابێکا و لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی داراییە و کە پرۆژەکان پارەکانیان ڕاگیرا بەڵێنی گەڕانەوەی بە نیسبەت تا تەواو ئەبێ پارەکە خیتاب زەمان و تەمیناتەکەمان پێدراوە لەلایەن بەڕێز کاک ماکوانەوە.